لە یادی 7 ساڵەی جارنامەی مافەکانی مرۆڤدا هەردوو کۆلێژی یاسا و زانستە ڕامیاریەکانی زانکۆی سلێمانی سیمینارێکیان ساز کرد بە ئامانجی هۆشیارکردنەوەی کۆمەلگا بەرامبەر مافە یاسایی و کۆمەڵایەتی و ئابووری و کللتوریەکان. ڕاگری کۆلێژی زانستە ڕامیاریەکان دەڵێت سیمینارەکە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و تێیدا باز لە هۆشیاری و مافەکانی تاکەکانی کۆمەلگە و ئەو پێشێلکاریانە دەکرێت کە بەرامبەر هاوڵاتیان ئەنجام دەدرێت. چالاکیانی ئەمڕۆ پێشکەشیەکەین لە یەکەم ئاستی ئەم ئیشایە کە بریتە لە بڵاوکردنەوەی وشیاری لەسەر مافەکانی مرۆڤ بەگشتی و ئەو مامۆستایانشی لێرن بە شێوازی جیاجیا و لەسەر ئاسی جیاجیا باسی بابەتەکانەکەن لەسەر ئاسی مافە سیاسیەکان مافە یاسایەکان مافە کۆمەڵایەتی و کەلتوریەکان مافە ئابوووریەکان کە هەر یەکەو بە شێوەی جیاجیا لە جارنامەی گردووی مافی مرۆڤ بەهاتوو و پێشێلکاری دەرحەقی ئەکرێ. بۆچی ئەم جارنامە هەیە چ پێویستە ناکۆکیەکانی لەگەڵ بیرکردنەوە و بیر و باوەڕ ئاینەکانە هەیە یان تەواوکەری یەکترین هەموو ئەم پرسیارانە ئەمڕۆ لەم سیمپۆزیۆمانەیە و لە ڕۆژانی داهاتووشە لە سیمپۆزەکانی ڕاژانی داهاتووە شەنوکەوە ئەکرێ و باسەکرێ و لە پێناوی بڵاوکردنەوەی وشیاریە بە تایبەتی لە زانکۆی سلێمانیە کە یەکێکە لە سەرچاوەکانی بڵاوکردنەوەی زانیاری و وشیاری لەسەر سێکتەرە جیاجیەکان و بە تایبەتیش مافەکانی مرۆڤ. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ئەگەرچی تا ئێستا ئامارێکی ورد لە بەردەستدا نییە کە لە عێراقدا ساڵانە چەندێک پێشێلکاری بەرامبەر هاوڵاتیان دەکرێت، بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکەدا ڕوودەدات پێشێلکاریەکان بوونی هەیە و پێویستە هەموو هەوڵێک بدرێت بە ئاڕاستەی هۆشیارکردنەوەی کۆمەلگا. لە بەرچاوگرتنی ئەوەی کە هەرێمی کوردستان و عێراق ئەکەوێتە ناو ئەو وڵاتانەوەی کە تووشی نەهامەتی و قەیرانی ئاووری و سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئەمنیش بۆتەوە ئەتوانین بڵێن یەکێکە لە وڵاتانی کە پێشەکەی مافەکانی مرۆڤ لە بارە زۆر بۆ جارەکانە ئەکەوێتە چوارچێوەی ئەو وڵاتانی کە پێشکاری ماش مرۆڤی بێگومان تیاڕوودا. ئەمەشیان بۆ ئەو دۆخەیە گەڕێتەوە کە خودی وڵاتەکەی پێاتەیەپەڕێ و ئەم دەوڵەتە لەو دەوڵەتانەیە کە بۆ ماوەیەکی زۆر بەدەست سیستمی سیاسی یا ڕژەمی سیاسی شمولی و تۆتالیتاری و ناڵانەتی پاش تێپەڕینی ئەو سیستمەش ئەتوانین بڵێن ئێستا لە قۆناغێکی گواستنەوەی هێشتا ئیستیقراری ئەمنی و سیاسی و ئاوری بەخۆیەوە نەبینەوە. لەم ڕوانگەیەوە ئەتوانین بڵین کە عێراق لە وڵاتانەیە کە مافەکانی مرۆڤ بە ڕێژەیەکی بەرچاوتیا پێشێلەکرێت بەبێ ئەوەی بتوانین ئاماژە بە ئاماری دروستکەین لەبەر نەبوونی ئامار. ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە 10 سێپتەمبەری ساڵی 1948 ڕاگەندراوی جیهانی مافەکانی مرۆڤی خستە ناو ڕیز و کارنامەی خۆیەوە و بڕیاری لەسەردا داوای لە هەموو وڵاتانی ئەندام کرد دەقی بەیاننامەکە بڵاوکەنەوە تا هاوڵاتیان وشیاری تەواویان هەبێت و ڕاگەندراوی مافەکانی مرۆڤیش لە 30 مادە پێکهاتوون و ساڵانەش لە 10 سێپتەمبەردا لە سەرجەم وڵاتانی جیهان و هەرێمی کوردستانیش چەندین چالاکی بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگە و نەیەشتنی ئەو پێشێلکاریانە ئەنجام دەدرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.